ئەنفالمان کردە پێناسە بەڵام بۆ ئاوادانی هێشتا نهاتوینەتەوە. هێشتا ئەوەی کە هاتنەوە بۆ حزبایەتی و پڕکردنی گیرفانی خۆیان بوو. وەشی کە ڕوون و ئاشکرایە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستانە پاش 29 ساڵ لە ڕاپەڕین کە دۆخی هەرێمی کوردستان پڕە لە قەیرانی جۆرە و جۆر. بۆ قسەکردن لەسەر تەوەری پەیامەکانی ڕاپەڕین پاش 29 ساڵ یاخود ئامانجەکانی بەکوێ گەیشتون لە ڕانیەوە میوانداری زۆر بەڕێز کاک شەریف وەرزێرمان کردووە کە یەکێکە لە بەشداربووەکانی ڕاپەڕین و نووسەرێکی دیاری ناوچەکەشە. کاک شەریف زۆر سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لەوێەوە دەست پێ بکەین پاش 29 ساڵ هێشتا هەر باسی یادی ڕاپەڕینە، بەڵام ئایا ئامانجەکانی ڕاپەڕین چی هاتووەتە دی و چیان نەهاتووەتە دی؟ بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوی خوا لە بەڕێستان لە بیسەران و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام، سڵاوی خوا لە جەماوەری ڕاپەڕیوی گەلی کوردستان، ئەو جەماوەرەی کە ئەمڕۆ بە ئاخ و بەناخ و بە خەم و خەفەتەوە دەتلێتەوە، سڵاوی خوا لە کەسوکاری سەربەرزی شەهیدان ڕوحیان شاد و گۆڕیان پڕ لە نور ئینشاءالله کە لە پێناوی ئەم گەل و نیشتیمانەدا ژیانی خۆیان بەخشیوە ئینشاءالله. بەڵێ ڕاستەمە 29 ساڵە کە ئێمە یادی ڕاپەڕین دەکەینەوە، بەداخەوە هەمیشە یادی پڕ لە ناسۆر، هەمیشە یادی پڕ لە داخ و خەفەت، هەمیشە پڕ لە یادی خۆزگە لە خۆزگە و ئاوات، هەمیشە یادی پڕ لە بەڵێن و لە دروشمی بریقەدار و گەورە. بەڵام ئەو واقعەیە کە ئێستا ئێمە تێیداین بە خۆمانەوە، بە نیشتیمانەوە، بە گەلمانەوە، بە هەموو چین و توێژەکانی کوردەواری خۆمانەوە کە بەڕاستی بە دڵێکی بریندارەوە و بە ڕوخسارێکی پەژموردە و ئالۆسکاوەوە و بە دڵ و دەروونێکی پڕ لە خەم و خەفەتەوە ئێمە ئەم یادە دەکەینەوە. ڕاستە ئەم یادە یادێکی پرشنگدارە. من پێم وایە کە ئەمە ڕۆژێکە لە ڕۆژەکانی خوای گەورە بەو مانایی کە میلەتێکی مەزڵومی تێدا سەرکەوت، وەزارمێکی تێدا لە ناو چوو و پەیامی میلەتێکی مەزڵوم بە جیهان گەیشت و نیشتیمانێکی خاپورکرا و چۆن دەڵێت جۆرێک لە بزە و نازی هاتەوە سەر لێوان، بەڵام بەڕاستی بەداخ و خەم و خەفەتەوە ئێمە ئەم یادە دەکەینەوە. مامۆستا شەریف سەلامی خوا لێبێ دووبارە دەستخۆشی لێکم بۆ پێشەکی جوانە. پێم خۆشە بپرسم هەڵبەتە ڕاپەڕین لە ڕانیە و دەڤەری ڕاپەڕینەوە دەستی پێکرد، دواتر ناوچەکانی سلێمانی و هەولێر و کەرکووک و هەندێک لە ناوچەکانی تری هەرێمی کوردستان بە هەمان شێوە ڕاپەڕین دژی زوڵمی حیزبی بەعەس. دەبینین لە ئێستادا کەمترین شار و شارۆچکە و دەوروپشتی ڕانیە خزمەت کراوە، کەمترین خزمەتی پێشکەش کراوە لە ئێستادا. ئەمە بۆچی ئەگەڕێتەوە لە کاتێکدا کە مەشخەڵی ڕاپەڕین لە ڕانیەوە هەڵکرا؟ بێگومان سەرقافڵەی ئەم ڕاپەڕینە جەماوەری گەلی کوردستانە، هەر بۆیش ناوێنراوە ڕاپەڕینی جەماوەری. ڕاستە ئەم دەستکەوتی شۆڕشی یەک لە دوایەشی گەلەکەمانە، دەستکەوتی دەیان ساڵ خەبات و ڕووبارێک لە خوێن و قوربانیدانە، دەستکەوتی هەزاران زیندانی سیاسی و کەم ئەندام و خەڵکی شۆڕژێر و دێهاتی ڕووخاو و خاپورکرا و بەناو ئەنفال و چیمیایی بارانە. بەڵام لە ڕاستیدا ئەو داخ و خەفەتەی کە هەمومان پێوە دەتلێینەوە، ئەو خۆزگە و هیواواتانی کە لە پێش ڕاپەڕین هەمان بوون بەوەی کە ڕژێمێکی دیکتاتۆری دەڕوخێنین و دەسەڵاتێکی خۆماڵی دروست دەکەین، بەوەی کە لەمەولا دەسەڵاتدارانی هەرێمی خۆمان لە جیاتی ئەوەی کە تورک و فارس و عەرەب بن خۆمان بین بە کوردی لەگەڵ یەکتر بدوێین و نازی ئەو هەموو بێنازەی کە بەسەر گەل و نیشتیمانی خۆماندا هاتووە بیکێشین و ژیانێکی شایستە بە مرۆڤی کورد، شایستە بە کوردستانێکی خاپورکرا و دابەشکرا و بێنینە دی، سیستەمێکی سیاسی پێشکەوتومان هەبێ کە تێیدا گەل بێ، مرۆڤ بێ، کورد بێ، حکومڕانێتی ڕەشید بێ. بەداخەوە زۆر بەداخەوە ئەمڕۆ کە ئێمە ئێستا قسە و باس لەسەر یادی ڕاپەڕین دەکەین، لە هەر شارێکی کوردستان بڕۆ لە ناو خەڵکدا قسە بکە لەسەر ڕاپەڕین، ڕەنگە خەڵکێکەیە بە گژماندا بێت، ڕەنگە خەڵکێکەیە قسەی زبرمان پێ بڵێ، لە ڕاستیدا ناحەقیان نییە، ئەمانە دڵبریندارن، گەنجێکی تازە پێگەیشتوو کە ڕاپەڕینی بەبیر نایە، هەر باس و خواست و حکایەتەکانی ڕاپەڕینی گوێ لێ بۆیان بیستووە
یا بینیوە بەڵام ئەمڕۆ بە دنیایەکی هیوا ئاواتی بوون کە ئەمڕۆ ناتوانێت یان نابینێ کە هیچ لەو هیوا ئاواتانەی هات بنەدی بە هیوایەتێکی زۆرەوە خوێندوویەتی خوێندنی تەواو کردووە بەڵام ساڵانێکی دوور و درێژە بە بێنازی لە ناو خانەوادەیەکدا بە شەرمەوە و بە زۆرێک لە شەرمەزاریەوە لە ناو خێزانەکانی خۆیاندا ژیان دەبەنە سەر کە ئەوانە ناتوانن ژیانی هاوسەری پێک بێنن ناتوانن بنیاتی ئایندەی خۆیان بکەن ناتوانن کە دامەزرێن و ژیانێکی سەربەرزانەوە دیبێنن ڕەنگە دایک و باشی هەموو ئەوانە هیوا ئاواتیان بووە کە لە دوار ڕۆژدا کوڕەکانیان کسەکانیان کە دەردەسن دەخوێنن چۆن دەڵێ هاوکاریان بن باری ژیانیان ڕاستکەنەوە بەڵام ئەمڕۆ بە پێسەوانەوە دەبینین کە لە ڕاستیدا ئەو گەنجانەی ئێمە هەمویان دەستەوستان و هەمویان بێناس و هەمویان خەریکی خۆ خواردنەوەن و هەمویان چۆن دەڵێ سۆزی نیشتیمانی و عاتیفەی نەتەوەی و نیشتیمانیان دابەزیوە و حەز دەکەن کە سەری خۆیان هەڵبگرن هێڕێگای هاتوونەهات و هەندەران بگرنە بەر بۆی لە ڕاستیدا ئێمن پێم وایە کە هەمومان شەرمەزارین بەمانای ئەوەی کە دەبینین دۆخی هەرێمی کوردستان و خەون و ئاواتەکانی گەلی کوردستان و گەنجانمان بە تایبەتی جیلی نوێ نەمانتوانیەوە کە وەدیان بێنین و من پێم وایە کە دەبێت دەسەڵاتدارانی ئەم هەرێمە هەست بەو شەرمەزاریە بکەن پێش هەموو کەسێک و بێنەوە سەرخات و ڕێڕاستەکە بگرن کە بریتە لە خزمەتکردنی خەڵک بریتە لەوەی کە تۆ حکومڕانێتی ژیان و ئیدارەدانی وڵات لە پێناوی بەرەو پێشبردننی خەڵکو لە پێناوی ژیانی خەڵکو و لە پێناوی پاراستنی شکۆ و مافی هاوڵاتیان دابێ نەک خوانەکردەوەی کێستەمە دەیبینین هەمیشە شکاندنی شکۆی هاوڵاتیە شکاندنی شکۆی سیستەمی خوێندنە شکاندنی شکۆی مامۆستایانە شکاندنی شکۆی کەم ئەندامانە شکاندنی شکۆی خانە نشینانە ئەوانەی کە زمانێک خزمەتیان کردووە بەڵام ئەمڕۆ هەست دەکەین کە هەمومان لە بەرامبەریاندا لە هەم بەرامبەر پێنازیاندا من خۆم بەش بە حاڵی خۆم هەست بە شەرمەزاری دەکەم. بەڵێ پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم لە ئێستادا کە باسی جیلی تازەت کرد هەروەها ئەو نەوە نوێیی کە ئێستا شارەزایی تەواوی نییە لە ڕاپەڕین لە دەستکەوتەکان لە ئەو بەرخۆدان و ماندوێتەیە کە بەڕێستان ئەرکتان کێشە وەکو پێشمەرگەیەکی دێرین وەکو سەرکردەیەکی ڕاپەڕی و لەو کاتەدا لە ساڵ 1991 جەنابەت دەبینم ئێستا لە شاری ڕانیەوە قسە دەکەی سەربەرزانە چۆن ئەم جیلە تێدەگەیەنی مامۆستا شەریف کە ئێوە لە پێناو ئازادی و بەدەستێنانی مافی نەتەوەیی و تاکی کورد ئێوە ڕاپەڕین و دژی ئەم زوڵمە وەستانەوە واتە هەندێک باسی ئەو ڕاپەڕینەمان بۆ بکە لە کوێوە دەستی پێکرد چۆن دەستی پێکرا و کێ سەرقافڵێ ئەو ڕاپەڕینە بوو؟ ئەم ڕاپەڕینە هەڵبەتە بنیاتی ئەساسی ئەم ڕاپەڕینە برتیە لەوەی کە ڕژێمێکی دەسەڵاتداری تاغوتی زاڵم بووە زوڵم مستەمی ئەنجام داوە ئەمە بنەمای ئەساسی ئەوەیە کە هەموو مرۆڤێکی ئازادی خواست لە ویژدانی خۆیدا شۆڕشێک بەرپاکات پاشان ئەم میلەتە مەزوڵمیەت و دابەشکرانی هەخاشی هەرێمی کوردستان و بە سوتماکردنی و کارەساتی بەناوەنفال و کیمیایی باران و زیندانیکردن و قەتڵ و عام و ئیبادەی دێودەهات و شارەکانی کوردستان ئەوەش وا لە ناخی مرۆڤێکی ستەم لێکراو دەکات کە دیسان ئەویش شۆڕشێک لە هەناو دەرونی خۆیدا بەرپا بکە و بێزگەلەوە ڕەخساندنی هەلی نێودەوڵەتی و ئیقلیمی و ئەو هەڵانەی کە سەددام کردنی لە داگیرکردنی کۆیدا هەموو ئەوانە هۆکار بوون بۆی کە زمینەی ڕاپەڕینێکی جەماوەری و سەرتاسەری لە هەرێمی کوردستاندا بڕەخسێ لایەنە سیاسەکان لەو سەر و بەندەدا من کە خۆمان لە دەرەوە بووین لە بزوتنەوەی ئیسلامی ئەو کات پێشمەرگە بووین لە ڕاستیدا لە جۆرێک لە حاڵەتی ئەو پەرناومێدیدا بوون و بەرەو جۆرێک لە دەتوانم بڵێم هەرەسی شۆڕش هەنگاو دەنرا بەڵام ئەم دۆخە سیاسیان نوێ کە هاتە ئاراوە چۆن دەڵێ گیانی بەبەر شۆڕش و پێشمەرگەدا کردەوە ئێمە هێزەکانی خۆمان لە لەو سنوورە لە سنووری قاسمەڕەش و ناوچەی نەوکان و زەڵێ هێنانە سەر سنوور و ئامادەباشیان پێکرا وەلانە سیاسەکانی کە بە هەمان شێوە و سنوور لە سنوورەکانی کەشدا بە هەمان شێوە پێویستە بڵێم کە ئێمە ئەو کاتە لە بزوتنەوەی ئیسلامی پێشوو خاوەنی سێ مەڵبەند بووین مەڵبەندی یەک لە سنووری هەڵەبجە کە مامۆستا ئیبراهیم بەرپرسی بوو مەڵبەندی دوو کە تایبەت بوو بە سلێمانی و خەتی کەرکووکەوە کە مامۆستا تالیب بەرپرسی بوو و مەڵبەندی سێ کە تایبەت بوو بە سنووری ڕانیە و خۆشناوەتی و هەولێر
کە ماوەسە زمانی شەهید بەرپرسی بوو لە ڕاستیدا ئەو لایەنە سیاسیانەی کە بەشداریان بۆ لە ڕاپەڕیندا بە دەرەجەی یەکەم بەڕای من پێم وایە جەماوەر خاوەنی ئەو شۆڕش و ئەو ڕاپەڕینەیە دواتر بەرەی کوردستانی کە لە ناویدا یەکێتی نیشتیمانی و پارتی و حیزبی شوێعی و سۆشیالیست و ئەوانە بوون و دواتر بزوتنەوەی ئیسلامی کە دەتوانم بڵێم بزوتنەوەی ئیسلامی ئەو کات کە خاوەنی هێزێکی تۆکمە بوو و هێزێکی تازە نەفەس بوو و هەم ڕێخستنی تۆکمە و کارامایی بوو لە داخلدا و هەم هێزی لەسەر ناوچە سنووریەکان بوون هەموو ئەوانە وایان کرد کە ڕۆڵێکی زۆر گەورە و کاریگەر ببینە چ لە ڕۆژی ڕاپەڕین لە 5 سێدا لە دروستکردنی شانەی سەکداری و لە پاکردنەوەی ڕانیە و دەوروبەری و حاجیاوا و چوارخوڕنا گرتنی فێرخە لە ڕۆژی 6 مانگ وەروە پاشتر لە خەلیفان و لە هەیبە سوڵتان و لە کۆیە و لە سۆران و لە مەسیف و ئەوجار بەرەو ئاراستەی هەولێر و لەوێشەوە بەرەو ئاراستەی کەرکووک و لە ناوچەی شارەزور و سلێمانی و شارباژێڕەوە لەوێشەوە بەرەو سلێمانی و هەروەها وزار بەرەو چەمچەماڵ و لەوێشەوە بەرەو کەرکووک و زۆر باشەکانی گەرمیان و کەلار ئەمانە هەموو ئەو زۆر باشە ماوەسا دیارە 5 ئازاری 1991 ئەمە زانیاریەک بۆ بینەران ڕاپەڕین لە ڕانیە و چوارقورنە و دەشتی بێتوێن و حاجیاوا و سەرکەبکان دەستی پێکرد 6 ئازار ناوچەی بازیان و ناوچەی دەشتی پشدەر ئازاد کران 7 ئازار خەڵکی سلێمانی ڕاپەڕی بۆ بەیانەکەم لە سوورەکە و معسکەر سەلامیان کۆنتڕۆڵ کرد 8 ئازاری 1991 لە چەمچەماڵ هەڵەبجە عەربەت زەڕایەن پیرەمەگرون خەڵک ڕاپەڕی 9 ئازار خەڵکی کۆیە و شەقڵاوە و ئوردوگای باسرمە ڕاپەڕین 10 ئازار خەڵکی شارۆچکەکانی سۆران ڕواندز حاجیۆمەران مێرگەسۆر چۆمان سپیلک خەلیفان هەریر باتاس مەسیف تەقتەق ئاغجەلەر قەرەهەنجیر ڕاپەڕین 11 ئازاری 1991 خەڵکی شاری هەولێر ڕاپەڕین و کۆمەلگاکانی کەسنەزان بنەسڵاوە دارەتوو قوشتەپە شاوەی سپیرزین مەلاومەر جەدیدە تۆبزاوە کەورگۆسک بە حرکە بەرحۆشتر ئازاد کران 12 ئازاری 1991 خەڵکی جەلەولا و خانەقین و ڕاپەڕین و هەمان ڕۆژیش مەخمور و ئاکرێ و بجیل و سوورچایەتی و بەردەڕەش و دینارتێ و زێبار و شێخان ئازاد کران دیارەکە معروف خەڵکی جەلەولا و خانەقین و ئەو کاتەش تەنانەت مەخموری ڕاپەڕیون کە دیار و ڕوونەکە ئەو کاتەش بۆ نمونەوەی هەر کورد بۆ تێدا نیشتەجێ بوون 13 ئازار خەڵکی زاخۆ دەشتی سلێڤان ڕاپەڕین لە سنووری کەرکووکی شارۆچکەی پردێ ئازاد کرا و لە گەرمیانیش کەلار و جەبارە ئازاد کران 14 ئازاری 1991 لە دوهۆک ناوچەکانی زاوێتە سەرسەنگ دێرەلوک شیلاتزێ ئامێد بامڕنێ ڕاپەڕین 15 ئازاری 1991 خەڵکی شارۆچکەی سمێڵ ڕاپەڕین 16 ئازاری 1991 بەرشاخ و قەرەچۆخ و مەخمور ئازاد کران 18 ئازار شارۆچکەی پردێ و دەوروبەری ئازاد کران 19 ئازار دەوروبەری شاری کەرکووک بە تەواوەتی ئازاد کرا 20 ئازار جەماوەری شاری کەرکووک ڕاپەڕین شارەکەیان بە تەواوەتی پاک کردەوە 21 ئازار ئاگری نەورۆز کرایەوە و شەڕ لە معسکەر خالید لە ناو کەرکووک بەردەوام بوو کە بەداخەوە دوجار لە ڕۆژانی داهاتوودا هەندێک ناوچە بەدەستی هێزی باس جارێکتر گەڕایەوە شوێنەکان و شوێنەکانی داگیر کردەوە ماوەستا کاری خۆی هەبوو تەبعاً بەتەکیت دیارە ئەو کاتەش بزوتنەوەی ئیسلامی بە تایبەتیش لە کەرکووک و ئازادکردنی کەرکووک ڕۆڵێکی بەرجەستە و باڵای هەبووە جگەلەوەی کە لە چەخماخی ڕاپەڕینیشە بزوتنەوەی ئیسلامی ڕۆڵێکی باڵا و بەرجەستەی هەبووە شەڕێکی چاونە ترسانە بەڕاستی لە هەموو ئەو خۆبەخشیەی کە لە کەرکووک و دەوروبەری ئەنجام درراوە بزوتنەوەی ئیسلامی دەورێکی زۆر باڵای هەبووە زۆر باشە دێمەوە لای جەنابێت مامۆستا شەریف دەمەوێت ئەوە بزانم ئەو کاتە ئێوە دیارەوەکو بزوتنەوەی ئیسلامی ڕۆڵێکی بەرجەستە و چالاک و چاونە ترسانەتان هەبووە لە دەستپێکی چەخماخی ڕاپەڕین ئێوە لە پێناو چیدا ئەم ڕاپەڕینەتان کرد وە خۆت ئاماژەت پێکرد ێستا ڕەنگە لای هەندێک خەڵک باسی ڕاپەڕین بکەیت تەنانەت بەرپەرچت بداتەوە پەرچەکردداری هەبێ ڕەنگە ینی دوای شەڕیشت لێ بکات لەبەری دوعای خێر ئێوە پەیامەکانتان یا ئامانجتان لەو ڕاپەڕینە چی بوون و ئێستا چی هاتووەتە دی لەو ئامانجانە خەباتی ئێمە لە ڕاستیدا چۆن دەڵێمەکو کەسێکی مسلمان و ئیسلامی جوابدانەوەی یاخود وەڵامدانەوەی فەرمانی خوا بووە کە خوای گەورە کاتێک دەفەرمێ بسم الله الرحمن الرحیم أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير يعني ما لە پێناو مەزڵومیەتی میلەتەکەماندا لە پێناو
وەڵامدانەوەی فەرمانی خوای گەورەدا کە ئێمە وەکو مرۆڤ بژین و بۆ ئازادی بۆ سربەخۆیی بۆ مافی بەڵام مامۆستا گوێمان لێتە فەرموو لە تا ئێمە تێکۆشاوین و خەباتمان کردووە لە ڕاستیدا خەبات ئێمە هەرگیز بۆ نەبووە کە خەڵکیەک یا حیزبێک یا بنەماڵەیەک یا حسابی خوێن و خەباتی ئەم میلەتە چۆن دەڵێ لە خسەر حسابی خوێن و خەباتی ئەم میلەتە چۆن دەڵێ ینی بۆ ئەوە بۆ کە دیکتاتۆرێک لە کۆڵ ئەم میلەتە بکەینەوە نەک دیکتاتۆرێک بە دیکتاتۆرێکی کە بگۆڕین نەک سیستەمێکی سیاسی سەقەت بە سیستەمێکی سیاسی سەقەتی دیکە بگۆڕین بۆ ئازادی بووە بۆ شکۆی گەل و نیشتیمان بووە بۆ ئازادی بووە بۆ سربەخۆیی بووە بۆ ژیان و ڕەفاهێت بۆ بۆی کەوەکو مرۆڤ بژین لەسەر ئەم زەویەدا ژیانێک کە شایستە بێ بە مرۆڤ و شایستە بێ بە مرۆڤ. بەڵە دیارە گرفتێکمان هەیە لە پەیوەندیەکانمان لەگەڵ کاک شەریف وەرزێر تا چاکردنی پەیوەندیەکە با بزانین هاوکارانم ئاماژە بەوە دەکەن کە پەیوەندیەکە دیارە گرفتەکە هێڵی ئەنتەرنێتە. بینەرانی عزیز راپۆرتێکمان هەیە لەسەر خانمێکی کەمەندام لە شاری سەی سادق کە سەرقاڵی فرۆشتنی گوڵە. دیارە هاوکاران ئاماژە بەوە دەکەن کە پەیوەندیەکەمان بەردەستە دوجار دەچینە لای راپۆرتەکەمان. ئێستا دەسمەوە لای میوانەکەم لە ڕانیە کاک شەریف فەرمووم. دەڵێ گرفتی کاک شەریف گوێمان لێتە فەرمووە گەر درێژە بە قسەکانت بکەی باس لە ئامانجەکانی ڕاپەڕین بوون لە پێناوچیدا بوون. سیستەمێکی سیاسی سەقەت بەڵێ ئامانجەکانی ڕاپەڕین خۆی بریتە لە ئەنجام بە داوای لێبوردنەوە دیارە پەیوەندیەکەمان گرفتی هەیە لەگەڵ ڕانیە میوانەکەمان بەڕێز کاک شەریف وەرزێر کەندام بەشدار بووی ڕاپەڕینەکەی ساڵی 1991 دەڤەری ڕاپەڕین بووە.